دیماریا ئەو یاریزانەی پزیشکانی یاریکردنی تۆپی پێیان وەک دەرمان بۆ نووسی. دیماریا پیاوی یاریە گەورەکان و کۆتاییەکانە. ناوێک لە هەزری هاندەرانی تانگۆ هەمیشە بە نەمری دەمێنێتەوە. ئەن خێر لە ماوەی ژیانی وەرزشیدا لە بەشێک لە گەورەکانی ئەوروپا یاری کردووە و وەک ریال مەدرید و یوڤانتوس و مانچستەر یونایتد و پاریس سان جێرمان. لە ئێستادا ئەستێرە ئەرجەنتینیەکە گەڕاوەتەوە یانی بەنفیکای پورتوگالی و ئەو یانەی لە ڕێگەیەوە هاتە ئەوروپا و کاروانە وەرزشیە گەورەکەی دەستی پێکرد. دیماریا باز لە منداڵی خۆی دەکا و سەرەتای دەستپێکردنی دەکات بە تۆپی پێ. دەڵێت کاتێک تەنیا 4 ساڵان بووم هێندە پڕجوڵە بووم، دایکم بە ناچاری بردمی بۆ لای پزیشک بۆ چارەسەرکردنم و پیشانی پزیشکی دام. وەڵامی پزیشکەکە دایکمی تووشی سەسوڵمان کرد و کە وەڵامەکەی بەم جۆرە بوو: چارەسەری کوڕەکەی تۆ ئاسانە، ئەویش تۆپی پێ. وتەکانیان پزیشکە بووە هۆی ئەوەی ئەو منداڵە 4 ساڵە پڕجوڵە وزەیە ببێتە یەکێک لە باشترین یاریزانەکانی جیهان کە بە جوڵە خێرا و ناوەزەکانی هەمووان سەرسام دەکات. دیماریا هێندە عاشق و شەیدای تۆپی پێ بوو، لە منداڵیدا بەردەوام لە یاریگەکان بوو. ئەوتەی خۆی 2 مانگ جارێ پێڵاوی یاریکردنی دەدڕا و لە کۆتاییدا وای لێ هاتبوو دایکی توانای نەبوو بەردەوام بۆی بکرێت، بۆیە بەناچاری بۆی دەدوریەوە. یاریزان ئەرجەنتینیەکە ساڵی 2002 پەیوەندی بە ریال مەدریدەوە کرد. ئەو یانەی خەونی هەموو یاریزانێکە. لە ماوەی 4 ساڵیدا لەگەڵ یانی شەهانە چەندین نازناوی گرنگی بەدەستهێنا کە گرنگترینیان چامپیۆنز لیگ بوو. بە ساڵی 2014 باشترین یاریزانی ئەرجەنتین هەڵبژێردرا. پاش جێهێشتنی یانی شانە یاری بۆ چەندین یانەی گەورە کردووە و چەند نازناوی بەدەستهێناوە، بەڵام هەمیشە لە شتێکی کەم بوو، ئەویش بەدەستهێنانی جامێک بوو لەگەڵ هەڵبژاردەکەی. هەرچەند دام خەونەی درێژەی کێشا و چەند جار بێهیوا بوو، بەڵام هەرگیز کۆتایی پێنەهات. ساڵی 2021 ئەو ساڵە بوو دیماریا گەیشت بە خەونەکەی و پاش نزیکەی 28 ساڵ نازناوی کۆپا ئەمریکای گەڕاندەوە بۆ خاکی ئەرجەنتین کاتێک لە یاری کۆتاییدا گۆڵێکی لە بەرازیل تۆمار کردو یاریەکەیان بەو تەنیا گۆڵە بردەوە. ساڵی 2022ش ئەو ساڵە بووەن خێر لەگەڵ هەڵبژاردەی تانگۆ گەورەترین نازناوی مێژووی بەدەستهێنا کە ئەویش مۆندیال بوو. دیماریا لە یاری کۆتایی گەورەترین جامی تۆپی پێ توانی گۆڵێکی گرنگ تۆمار بکات و هاوکاری هەڵبژاردەکەی بکات بۆ بوون بە پاڵەوان. هەر بۆ یاریزانەکان نازناوی پیاوی یاریە کۆتاییەکانی لێنراوە.